بەڵێ برنانی بەڕێز لە تەوەری دوهەمی بەرنامەکەماندا میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەبدولکەریم ئەفخەمی زادە، پزیشکی پسپۆڕی تەندروستی کۆمەڵ و هەروەها مامۆستای کۆلێژی پزیشکی لە زانکۆی کوردستان لە شاری سنەمان کردووە بۆ زیاتر قسەکردن لەسەر ناسینی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی وە کۆمەڵێک بابەتی زانستی لەسەر ڤایرۆسی کۆرۆنا. دکتۆر ئەگەر گوێت لێمەیە سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاوتان لێبێ. زۆر سپاس. دکتۆر گیان ئەگەر قسەمان بۆ بکەی لەسەر زیاتر ناسینی ڤایرۆسی کۆرۆنا یا خۆت با بڵێن ئەو ڤایرۆسەی کە ئێستاکە بەشێکی زۆر لە جیهاندا بڵاوبێتەوە و قسە و باسی زۆر لەسەر دەکرێەوە، دەمانەوێت لە زاری بەڕێستانەوە زیاتر قسەمان بۆ بکەیت لەسەر کۆرۆنا. پێشکەشی دەستخۆشیتان لێ دەکەم بۆ بانگێشتنە. زۆر سپاس. سڵاوم هەیە لە خەتانە تەواوی بینەر و بیسەری کاناڵەکەتان. ڤایرۆسی کۆرۆنا یا کۆرۆنای نوێ لە چینەوە دەستی پێکرد لەو نەخۆشیانەیە کە نەخۆشی ڕۆژەڵین ینی لە ئاژەڵەوە دێ بۆ مرۆ دەگوازرێتەوە، دوایەوەش لە مرۆ بۆ مرۆ دەگوازرێتەوە. ئەم نەخۆشیە نوعی ویروسی کۆرۆنایە کە لە ساڵی 2005 ئەم نەخۆشی سارس لە چینەوە پەیدا بوو. لە ساڵی 2015 لە عەرەبستان نەخۆشی پێرس کە لە وشترەوە گوازراوە بۆ ئینسان و چەند سەد نەفەری لەبین. ئەم نەخۆشیە دیارە نەخۆشیەکە کە دوو تایبەتمەندی هەیە، یەک زۆر بە ئاسانی زۆر بە خێرایی دەگوەزرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە. زۆرترین نیشانەکانیشی کە پیاوە داهێزرانە، کۆخەی وشکە، ئەتوانێت سەرێشە و هێشی گەرو و جیران و ئەمشی لەگەڵ بێبێکی کەم کرد. 80% ئەو کەسانش کە خۆشیەکەن خۆیان چاک دەبنەوە بێ ئەوەی کە دکتۆر پسیکەری خەفیفی دەگرن، دەسوشی دەگرن. ئامارێک کە لە ئێران ئەمانە 90% چاک بوونەتەوە چاک دەبنەوە. زۆر باشە کاک دکتۆر. زۆر باش کاک دکتۆر، چۆن ئەم نەخۆشیە بڵاو دەبێتەوە؟ هەم لە ڕووی پزیشکیەوە دەمەوێت وەڵامەکە وەرگرم و هەم لە ڕووی ئەوەی کە ئێوە لە ڕۆژهەڵاتی کوردستانیا لە ئێران بەگشتی ڕەنگە زمانێکی باشترتان هەبێت لە ڕووی واقعەوە چۆن کۆرۆنا دەگوازرێتەوە. ئەم نەخۆشیە لە ڕێی پڕیشکەیە کە لە کۆخەدا بێ یا لە پشبیندا بێ لە کەسێکی کە هەڵگری نەخۆشەکەیە، هەڵگری ڤایرۆسەکەیە دەگوازرێتەوە بۆ ئەفرادی دیکە، بۆ کەسانی دیکە. یعنی کەسێک کە ویرۆسەکەی هەیە دەستی لە شتێک داوە و کەسێک کە دەست لەو شتە دەدا ئەم ڤایرۆسە بە ئاسانی دەگوازرێتەوە، کەمتر لە ڕێی هەواوە دەگوازرێتەوە. و دیارە پابەند نەبوون ئەو ڕێکارە تەندروستیانە کە ڕێعایەتکردنی فاسدەیە، کە دەست شوێردنە، کە تێکەڵیە، ئەمە دەبێتە هۆکاری گوازرانەوەی نەخۆشیەکە زۆر بە ئاسانی. دکتۆر باس لەوە دەکرێت کۆتا ئامارەکان لەسەر کۆرۆنا ڤایرۆس 90 بۆ 92 ئەوانەی کەوا هەڵگری ڤایرۆسەکان بێبێ هیچ عیلاجێک چاک دەبنەوە. ڕێژەیەکی کەم وازانم هەشتێک ئەوانە بە عیلاج چاک دەبنەوە، بەشێکیشان ڕەنگە ببنە قوربانی و گیان لە دەستدەن. دەمەوێت جیاوازیەکە بزانین ئەوانەی کە ئەوانە کێن چاک دەبنەوە و ئەوانش کامانن ڤایرۆسەکە تەسیریان لێ دەگا ڕەنگە گیان لە دەست بدەن یا خۆت بە عیلاج چاک ببنەوە. ئەم جیاوازیەکە لە مەناعی مرۆڤەکانە یان خۆکارەکە چییە؟ دەتوانێت هەم لە مەناعی مرۆڤەکان بێ، یعنی کەسانی بە ساڵاچوو کە سیستمی بەرگری لەشیان لاواسترە و کەسانێک کە نەخۆشی درێژخایەنیان هەیە وەکو زەختی خوێن، شاری خوێن، دیابێت، شەکرا، نەخۆشی کورچیلا، سەرەتان، نەخۆشی ڕۆماتیسم، ئەوانە هەستیارترە سیستمی لەشیان لە بەرابەر ئەو نەخۆشی ئەو ڤایرۆسە. دوای ئەوەش ئەو ڤایرۆسە دەتوانێت زۆرتر کە کەسێک کە زۆرتری وەرگرتووە، یعنی تەماس و یەککەوتنی لەگەڵ کەسی هەڵگری ویرۆسەکە زۆرتر بووە، خەتەر و مەترسیب ئەوەی کە بەسەختتر و بەتونتر بێگرێت کات. زۆر باشە کاک دکتۆر، کەواتە ئێمە چۆن خۆمان و خێزانەکەمان بپارێزین؟ ڕەنگە گەر من خۆم و خێزانەکەم بپارێزم، ئەوی دیکەش بە هەمان شێواز، خەڵکی دیکەش بە هەمان شێواز، کەواتە کۆرۆناش لە ناومانە نامێنێ. ئێستا من چۆن خۆم و خێزانەکەم بپارێزم؟ چەند شتی ئەو ویرۆسە هەروەک زۆر بە ئاسانی دەگوێزرێتەوە، ئاسانیش بەرگری لێ دەکرێت. دەست شوێردنی بەرگەڵام و بەڕێکوپێک، پێش دەست بە ئاوچوون، پێش ناو خواردن، دوای ناو خواردن، ئەوەی کە تۆقە نەکردن، حاز نەکردن،
ڕعایەتکردنی فاصلەی 1 متر و زیاتر هەندەڵەم زیاتر لە یەکتریش لەگەڵ کەسانی دیکە کەسێک کە کۆخەی هەیە پشتمی هەیە نەخۆشی هەیە دەمامک لێدات ماسک لێدات دەستشیش کەسانێکە دەستنە دەرێەوە تەماس و پێکەوتنیان هەیە لەگەڵ پێگایە کە ممکنە ئالوکە پێ ڕعایەتکردنی ئەوانە دەبێتە دووریگرتن لە نەخۆشیەکە کەسێک پێی وابێت هەویم بنم جوانم و نایگرم لەوانەیە تۆ بە چی بیگری بەڵام بێەوە ماڵێ هەرە نەخۆشیە منتەقل پێەوە بۆ کەسوکارت کەسێکی کە سیستمی بەرگری لەشی زەعیفە و ناوازە تووشی نەخۆشی بەتوندی و بە سەختی. کاک دکتۆر من دەمەوێت پرسیاری ئەوەت لێ بکەم بەشێکی زۆر لەو هاوڵاتیانی کەوا چاک بوونەتەوە بەڕێستان ئەگەر تەجروبێکتان هەبێت دوای چاکبوونەوە هیچ حاڵەتێکی نەخوازراو هەیە چونکە هەنێک زانیاری هەیە نازانین ئایا لێکۆڵینەوە زانستی طوبیەکان پژڕاستیان کردوێتەوە کە تووشی تەنگە نەفەسی دەبن واتە چاکبووەکان ئەمە حاڵەتێکی یاساییە یا تا چەند بەردەوام دەبێت یاخود ئەوانەی کە توژە بن مەترسی توشبوونەوەیان هەیە یاخود وەکو بربەستێکە بن لە نێوان توشبووەکان و ڤایرۆسەکە چکەوان مەناعیان بە ڤایرۆسەکە ئاشنا بووە و با بڵێن وەکو بربەستێک دەبن. لە توێژینەوەی کە لە چین کرابوو لە کورە شەروە ئاماریاندا بوو دەرسەدێک چەند دەرسەدێک لە کەسانێک کە چاک بوونەتەوە دووبارە گرتویانەتەوە یعنی مەسئولیەتی ئەو ڤایرۆسە دایمی نەبووە دیارەوە ئەو شتە بووە و حاڵەتێکیش هەیە کەسێک لە بیمارستان نەخۆشخانە مەرخەز دەکرێت ئەو بەمانایەوە نیە کە تەواو چاک بێتەوە ئەو مانایەیە کە پێویستی ئەو خزمەت و خزمەتگوزاریانی کە لە نەخۆشخانە هەیە نییە ئەو خزمەتانەدا دێنن بە نەخۆشی کەسکەتر پێویستی پێ هەیە دیارە و کەسە هەروە باشە کە ماڵێ خۆی قەرەنتینە بکات تا ماوەیەکی زیاتر کە هیچ نیشانەیەکی نامێنێت کۆکەی نامێنێت کە بویاوی نامێنێت بە تەواو چاک دەبێتەوە چاکبوونەوە شەر پارێزکردن لە نزیکی لە کەسانی کە ڕعایەتکردی و تایبەتی باشترە. کاک دکتۆر ئەمەی کە زۆر دەوترێتەوە لە ڕێنماییەکان دەڵێ ئەگەر کۆخەت هەبوو یاخود پژمت هەبوو ئەمە حاڵەتەکانی کۆرۆنایە دوورکەوەرەوە یاخود دەمامک بەکاربێنە ماسک بەکاربێنە بەڵام شتێکە لێرە جێگەی پرسیارە بە تایبەتی لە سلێمانیدا من دەمەوێت زیاتر پرسیارەکە بکەم نازانم بۆ ڕۆژهڵاتی کوردستان یاخود ئێران حاڵەتەکان چۆنن زۆرینەی ئەوانەی کە لێرە تووشی کۆرۆنا بوون هیچ حاڵەتێکی جسمانیان بەدەنیان پێوە دیار نییە مەگەر لە پشکنینەکانە لە تاقیگەکانە دەرکەوێت کەمانە هەڵگیری کۆرۆنا واتە نەتووشی تەنگە نەفەسی بوون نە کۆخکیان هەیە نە پژمینیان هەیە ناوی لووتیان هەیە نە هیچ حاڵەتێکی لەمانیان دەرناکەوێت ئایا ئەمە من ئێستا چۆن بزانم من تووشی کۆرۆنا دەبم یاخۆت نەبووم چۆن خۆم بپارێزم لە کاتێکە حاڵەتەکان لە سلێمانی بەم شێوازن و ئەمە هۆکار یا مەترسیەکەی زیاتر نییە لەوەی کە زیاتر ئەم کۆرۆنایە لە ناو ئێمە یا خۆی حەشار دەدات و کەسانەی کە بانەوەی نەخۆشیەکە وایرۆسەکەش تیاندا کەمترە یانتر نەخۆشیە گواردرێتەوە بۆ کەسانی کە بۆ باقی کەسەکە پێما بێ جەلال گرفتێکمان لە دەنگ هەیە بەڵام ئەو پرسیارەی لە کاک دکتۆرمان کرد زۆر حتا تیمێکی چینیش هاتبوونەتە کوردستانەوە باسییان لەوە کردووە کە کۆرۆناکەی عێراق جیاوازە لە کۆرۆناکەی شوێنەکانی تر و یەکێکی تریش لەو بابەتانە کە ئەمە بە پشتبەستن بابەت ینی ڕێنمایی تەندروستیەکان و قسەیەکێک لە دکتۆرە بەڕێزەکان وتی لە ئەنجامی زۆرتر بڵاوبوونەوەی کۆپیبوونی ئەم ڤایرۆسە زۆر بڵاوبوونەوە جۆرێک لە کاڵبوونەوەی پێوە دیارە زۆر باشە دەچمەوە لای بەڕێز کاک دکتۆر پرسیارەکەم ئەگەر دووبارە بکەمەوە چکە وەڵامەکەت بۆی گرفتی ئینتەرنێتەوە جوان نەگەشتە لای ئەمۆبینەران دەرکەوتنی کۆرۆنا لە خەڵک لە سلێمانی لەوانەی کە توش بوون تا ئێستا زۆر جیاوازە ئەو حاڵەتانەی کۆکە و پژمین و ئاوی لووت و ئەمانەی پێوە دەرنەکەوتوە تەنها لەناو تاقیگەکانە دەرکەوتووە کەم کە ساڵگری ڤایرۆسی کۆرۆنایە ئایا ئەمە دەبێت ئەمە چۆن ڕێعایەت بکەین و چۆن دەبێت ڕێنمایی جێبەجێ بکەین ئەمە زیاتر مەترسی دروست ناکە لەوەی کە منێک ڕەنگە گەنج بم هیچ یەکم پێوە دەرنەکەوێ بەڵام ڕەنگە زیاتر لە بەتەمەنەکانە حاڵەتە زاهریەکان دەرکەون بەڵێ هەنوایە ئەو کەسانەی کە نیشانەکانیان بە سووکی پێیاندا دیار نییە لە خۆشبەختانە کەمتر بەڵام هەر ڕعایەت بکەن ئەوەی ئەو ڤایرۆسە سلێمانی
شێوە نابێتە دەلیل ئەوەی کە نەگوازرێتەوە کەسانێک کە تکری لەشیان تاریکترە کاتی ڕێنمایی تەندروستی دەدرێت و ناکرێت بەکە لە حاڵەتی عادی ڕعایەت نکرێت کراوە لە هەر حاڵەتێکە کە چوویە تەرەوەی لەگەڵ کەوتن لەگەڵ خەڵک نەبێت حاصلە ڕعایەتکردن ڕەنگە ئەو کەسەی کە هیچ کاری هەڵسەکە بێ وەڵایەتەکە تۆ بیگری باعثی و کە لە تۆدا خۆشیەکە بە شتێکی تونتر و سەختتر و دژوارتر جبوونی ببێت. گرنگترین ئەزمون کە ئێوە هەتان بێ بۆ خۆپارێزی لە کۆرۆنا لە ڕۆژهەڵاتی کوردستان چە خۆپارێزی شەخسی بێت یاخۆت گشتی بێت کە تیمە هەندێک تیمی خۆبەخش لە شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دروست بوون لەوەی کە دەیانەوێت خەڵک پابند بن بە هەندێک ڕێنمایی تایبەتەوە ئەو ئەزمونە گرنگ و باشانەی کە ئێوە هەتانە بیگوازنەوە بۆ ئێمە چی وچین کاک دکتۆر؟ ئێمە میلەتی کورد دوو تایبەتمەندیمان هەیە هیچیانەوە ئێمە میلەتێکی کۆمەڵایەتین میلەتێکی ئیجتیماعی هاتوچۆ و تێکەڵێ و ئەنگ و بۆنە و تاوەت و میوانی ئەو مەراسماتەمان خۆرە ئەو خۆی خەتەرێک سەرکات ئەو نەخۆشی زۆرتر و زیاتر بازرێتەوە هەڵان بەرەو نەورۆز و بەرەو ئاهەنگ نەورۆز دەچین ئەو ڕعایەتانە نەکرێت هاتووە خەڵکی بازارکردن هەر ببێت ئەو خەتەرازی ئێمە لە کوردستان خۆشەڵات لە بەعدێ لە شارەکان کە خەتەرە کرا کە خەڵک دەست بەدەرەوە بەداخەوە بەگشتی بە سەرپێچیکردنی قانون دەرێەوە ئەوە بەعیز بوو کە بازرێتەوە یا ئەوەی کە سەرخۆش مزگەوتانێک کراوە یان ڕاستکردنەوەیەک بۆتە باعث ئەو ڕاستنەوەی زۆرتر بووە وە خەتەرەکەتر کرد ئێمە داوا دەکەین لە خەڵکی هەموو کۆبوونەوەی دووری بکەن وەختی توێژی جمعە و جەماعەت سەدەقە دەکرێت وەختی حەج تەحتیل دەکرێت گرنگی شتەکەنیش دیان کەمتر بووە بۆتە باعثی خەتەرەکانی ڕۆژهەڵات بەداخەوە لە بەعزێ کارەکان تەقل حکوبانە وڵاتنی نەخۆشیەکە زۆر بەڵام نەخۆشیەوە دوای داواکاری و داوخوازیەک ڕعایەتکردنەکان ئان زۆر باشتر. زۆر باشکار دکتۆر دەمەوێت ئەمە بە دەرفەت بزانین یعنی بارودۆخی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی و بەتایبەت مرکزی ئوستانی کوردستان کە شاری سنێ و قەرەباڵغێکی زۆری هەیە بەراورد بە شارەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان. بارودۆخی شاری سنە چۆنچۆنیە لە هەمبەر ڕوبەڕووبوونەوە لە ڤایرۆسی کۆرۆنا توشبووان یان حاڵەتی تەندروستی کەرەنتینەکان لەوێ هەن هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا لە ناو شاری سنە یان ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی لە چه حاڵەتێکایە و لە چه بارودۆخێکایە؟ ئەو جێگای من خەبەرم ببێ خۆشبەختانە شاری سنە باشە تا نزیک ئەو کەسانی کە هەڵگری نەخۆشیەکەن زۆر نین یعنی کەمتر لە 20 نەفەرە بەڵام کەسانێکیش کە دەستەری کراون و لە بیمارستان ئیزۆلە کراون ئەو کەسەی کە ئەلامەتی نەخۆشیەکەی هەیە ئیزۆلی پێ دەڵێن ئەو کەسەی کە ساغە و لێ ترسن و بەرکەوتنی بووە مەشکوکە قەرەنتینەی پێ دەڵێن هەردووچیان لە شاری سنە هەیە بەڵام بەسەریەکەوە زۆر جێی نیگەرانینی ئەگەر خەڵک ڕعایەت کرد بەڵام بەداخەوە کەسانێک کرد بازار دەچن و نزیکی تێکەڵیان هەیە ئەگەری گواستنەوە و ئەوەی ئەوە هەیە ئەم ئیپیدیمیا کە ڕۆژان و هەفتەکانی داهاتوو زیاتر بێ و بێتە خەتەرێکی گەورە بۆ شارەکە. زۆر باشە کاک دکتۆر بەهێزی لە ڕووی دەرونی و ڕۆحیەوە تا چەندە چەکێکی بەهێزە بەرامبەر بە کۆرۆنا بەتایبەتی لە ئێران خەڵک لە ڕووی دەرونیەوە چۆن دەیەوێت ڕووبەڕووی کۆرۆنا ببێتەوە؟ زۆر گرنگە بەر لە هەموو شتێک هەواڵی خراپ بەڵاوکردنەوە و نیگەرانی و قەلەق و ئەوانە دڵەڕووتی دروستەکاریوە خۆی دەبێتە هۆکاری ئەوەی کە باری دەرونی دابەزێ و ورە دابەزێ بە سیستمی بەرگری لەش لاواز بێت و نەخۆش ئیمکان و ئەگەری توشبوونی نەخۆشەکە زیاتر بکات لە مقابلدا ئیمان و باوەڕ بەخوا و پارکردن بەخوای گەورە و سەد خۆراگری ڕعایەتکردنی ڕێکارەکان و دووری لە جێگای شلوغ و قەرەباڵغ و هەروەها دەستشوێردنی فەقەت و ڕعایەتکردنی ماسک و دەستشوێردنی پێویستە ئەمانە زۆرترین وەکارن کەوتنەوەی ئەو ئیپیدیمیا ئەم نەخۆشیە بە شێوەیەکە کە قانونی ئیپیدمی وایە
کە دێت هەر دێت زۆر دەکات دوو ڕێگا هەیە بە دوو شێوە لەوانەیە ئەو نەخۆشیە بڵاو بێتەوە. یەکیانەوەی کە پێ دەڵێن هێرد ئیمیونیتی، یعنی نەفەر لە نەفەری بگرێ و تا 40-50% خەڵکی کۆمەلگایە بیگرن تا وردەوردە هەمویان لە مقابلیدا مەسوون دەبن. ئەوە چون 2% ئیمکانی دەبین چوون و مردن هەیە شتێکی خەتەرە و ئەو ئیمکاناتە پزیشکی بۆ ئەوە نییە کە مەسەلەن لە شارێکی وەکو سنەک 500,000 نەفەرە ڕەنگە بەڵە کاک دکتۆر ئەلۆ بەڵە پێمان لێتە کاک دکتۆر فەرمون. شارێکی وەکو سنەکە 500,000 نەفەرە گرفای نەخواستە 200,000 نەفەر بیگرێت کە 4,000 نەفەر لە بین دەچێت. ڕێکاری دەرمان کارەسەرەوەیە کە پێ دەڵێن خەتی زەنجیرەی ئینتقال، یعنی فڕانی پێڵ و ئەڵقەی خواستنەوە. ئەو پشرانە بە چی دەکرێت؟ ئەو پشرانە بۆ دەکرێت کەسێک کە هەڵگری فایرەکەیە ئەو وایرسن خۆی بە تەنیا زیندوو نانێنێت، ڕەنگە تا چەند بەڵام لە نێو دەشتی خۆتا زیندوو بنێت. دەبێت جیازەی خواستنەوەی لێ ببڕین، ئەو ئینتقالە بپشڕین، ئەو ئینتقالەکەی دەپشڕین کە پشڕدرێ کە هاتوو لە ماڵێ دانیشتین نەچینە دەرەوە یەککەوتن و پەیوەندی و ئێرتباطمان نەمێنێت تا چەند هەفتەکە سەی. کاک دکتۆر زۆر باشە. دەمەوێت لەو دەرفەتەی ماومانە کۆتا ڕێنمایی دڵخۆشکەر لەسەر بنەمای ئەو لێکۆڵینەوە زانستیە پزیشکیانە کە کراون لەسەر کۆرۆنا ڤایرۆس، چکە وەک بەڕێستان ئاماژتان پێکرد خۆشبەختانە زۆر کوژەر نییە، ینی زۆر خەڵکی لە ناو نابات ئەوەندەی گیرۆدەیان دەکات یا خۆت سیستەمی کۆمەڵایەتی و ئابووری و تیجاری تێکداوە ئەوەندە با بڵێن خەڵکانێک نابنە قوربانی. ئەگەر ڕێنماییەک یاخود کۆتا زانیاریەکی دڵخۆشکەر بۆەوەی هاوڵاتیان ئەوەندەش نەترسن ڕۆحیان بەرز بێتەوە و خۆپارێزی زیاتر بکەن و دڵگەرم بن بەوەی کەوا بتوانن بەسەر ئەم پرۆسەیە سەر دەکەون. دیارە ئەو شتێک کە وەزیفەی حکوومەت و سیستم و وەزارەتی تەندروستیە ئەوەیە کە قەرەنتینەکردنی ئەو کەسانەیە کە نەخۆشیەکەیان هەیە و پشکنینیان بکرێت، ئیزۆلە بکرێن، کەمکردنەوەی تەماس و بەرکەوتنی کۆمەڵایەتیە، قەدەغەکردنی سەفەر و هاتووەیە و دۆزینەوەی ئەو کەسانەیە کە تەماس و کەوتیتان بۆ لەگەڵ نەخۆشیەکان و قەرەنتینەکردنیان بە هاوکاریکردنی خەڵکە، هاوکاریکردنی خەڵک و حکوومەت کارێکی ئەسڵیە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو نەخۆشیە. یارە ئەو نەخۆشیە هەروەکو کتمان ئاسانە گوازرێتەوە، ئاسانی شتێکی شەرتێک ڕێکارە تەندروستیەکان ڕعایەت. ئەگەر ئەو شتە ڕعایەت نەکرێ ئێمە زۆرتر خۆشتاکێتین لە خەتەرەکەی، بەڵام ئەگەر ڕعایەت بکرێ دەکرێت بێت و دڵەڕاوکێ خۆپارێزی بەڕەچاوکردنی ئەو ڕێکارە تەندروستیانە و بە ئومێد تەوەکل بەخوای گەورە ئینشاڵڵا ئەم خۆناغا تێپەڕێنین، ئەم نەخۆشیەش تەواو بێت و خەڵکی کوردەواری خۆمان کە دیارە خەڵکی هەژار و دار و کەم دەراعەتمان خۆرا کەمتر ئاسی زەرەری لێ بین و ئینشاڵڵا خەساری کەمتر بێت لە وڵاتەکە. ئینشاءڵڵا. کاک دکتۆر ئەو ڕێکارانەی کە لە هەرێمی کوردستان دەبینرێت دیارە بە تایبەتی گرنگترینیانەوەیە کە لایەنە پەیوەندیدارەکان لایەنەکانی حکوومەت داوا لە هاوڵاتیان دەکەن لە ماڵ نێنە دەرەوە. ئەو ڕێکارانەی کە ئەوەندە بیست و تۆ دەیان بینیت ئەمانە تا چەندە زۆر باشن لە هەرێمی کوردستان کە گیراونەتە بەر بۆی کە لە ئەمانە بین بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا. دەوڵەت و سیستمی بێداشتی و تەندروستی نابێت لە دوای نەخۆشیەکەوە بێت، دەبێت لە پێشەوە بە پێشوازی بکرێت کە بەری بگرێت. ئەمە دوژمنێکە و هاتووکە بەر دەرگات و ئیجازە لێوەرناگرێ و بەبێ پەساپۆرت بەبێ ویزا و بەبێ بانگێش سەفەرەکە جای خۆی. پس دیارە دەبێت ڕێکارەکان بگرێتە بەر. هەرێمی کوردستانەوەی کە قەدەغەی هاتووی من خەبەرم هەیە بەرنامەی جوانی بۆ ئێمە بەرنامەکانی دەوڵەتی چین سەرکەوتوو بووە ئەتوانی ئەوانە دەرس بکەین. ئەگەر لە شارێک کەسانی زۆر بەویەوە گرفتار بوون قەرەنتینەکردن پێویستە یان مەحدودکردنی هاتووە و ئەو ڕێکارانەی کرد و هاوکاری گشتی لە چین خەڵک هاوکاری باشی حکوومەتیان کرد بە ئیعتماد و متمانە بەینی خەڵک حکوومەت هۆکارێکی گەورە بوو و ئەوەی کە خێرا بەرەو داوەکان چی و ئیمکاناتی دەوڵەت و حکوومەت بێتە خزمەتی
ئەم مبارزە و شەڕکردن کەڵم تا بە وەڵامدانەوەی خێرا بەرگرتن تەکنۆلۆژیای نوێ و هەروەها دابینکردنی خۆراک و کەلوپەل بۆ کەسانێک کە ئیمکانات و دەرامەتیان نییە مەخصوصەن ئامادەکردنی نەخۆشخانەی تایبەت بۆ ئەو نەخۆشیە تاقیگەکان و کردنی تایبەت ئەمانە ئاگاداری بڵاوکردنەوە لە ڕێگای مێدیاکان لە ڕێگای دەستگاکانی دەوڵەت و حکوومەت بتوانێت ببێتە باعیسەوەی خەڵک وریا بنەوە و ڕعایەتی ئەم ڕێکارانە بکەن و ئینشاءڵڵا مەحفوظ ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڕەحیم ئەفخەمزادە پزیشکی پسپۆڕی تەندروستی کۆمەڵ کە لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس بۆ کاک دکتۆر.